یعنی ماڵی مە هیچ مەسئولێ لەم کوردستانە ئابەوە ژیانەواتە سەر هەمووی باخە هەنار و ڤێلایەنەیە یعنی ئایبە بەڕاستی شوورەی ئێمە زۆرێک لە بیرەکانی ناو سەی سادە وشکان کردووە لەگەڵ هاتنی وەرزی گەرماش بەشێک لە گەڕەکەکانی قەزاکە بەدەست بێئاویەوە دەناڵێن ئێرە گەڕێکی کەنی زەردە تا ئێستا لە پرۆژەی ئاو بێبەشن و چەند ساڵێکە گیرۆدەی بێئاوین و بە دبە و تەنکەر و لە ماڵان ئاو دێنن یاخوا بەخێر بن کەناڵی پەیام دایم کەناڵی هەژار بووە دایم کەناڵی مەزلوم بووە دایم کەناڵێک بۆ دیفاعەکەری ڕاستەقینەی میلەتی کوردەم کەناڵە یاخوا بەخێر بێن والله من لە 2006 ماڵم لە ئێرایە بەڕاستی سەردەمی بەدەست دوو پشکۆ ئیتەش بەدەست ئاوە ئەم ماڵانە ماڵێکی زۆری تێ ئەمەنتیقە هیچی ئاوی نییە ئەوە حاڵی و خەڵکەی کە بە عەرەبانەی بینی بەڕاستی ژیانمان نەما لە منتیقا چەند جارە چوونەتە لای قایمقام و چەند جارە چوونەتە دایارەی ئاو و چەند جارە چوونەتە شارەوانی بێن بە دەمان و بەڕاستی تایسە کەس نهاتە بە دەمان و بەڕاستی هەر کەسێک لە کاتی ئینتیخابات و لە کاتی شتەکانە کۆمەڵی درۆدە لە سەدەن بەدە و خەڵکە واکەین و ئەمەیەکەین هیچ ناکەن بۆ خەڵکە هاوڵاتیەکی دیکەش دەڵێت بەهۆی نەبوونی ئاو ژیانێکی سەخت بەڕێ دەکەین و نزیکە ماڵەکانمان چۆڵ بکەین ئاشکراشی دەکات چەندین جار لایەنی پەیوەندیداریان ئاگادار کردووەتەوە بەڵام تا ئێستا کێشەکەیان وەک خۆی ماوە والله ئاومان نییە بێ ئاوین ئەم ماڵانە گشتی بێ ئاون ئێمە 6 ساڵە لەیرین ئاومان نییە لە ماڵان و ئاومان ڕاکێشە ئیسە بیرەکە وشکی کردو بیری ئەو ماڵانیشە ئاوە ڕۆمان نییە ئاومان نییە والله بێ ئاوین سەبارەت بە کێشەی بێئاوی لەو گەڕەکانە پەیام پەیوەندی بە بەڕێوەبەری فەرمانگەیاوی سەی سادقەوە کرد بەڵام ئامادە نەبوو هیچ ڕوونکردنەوەیەک بدات ماوەی چەند ساڵێکە بەهۆی وشکە ساڵی و ئاوی ژێر زەوی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە حکوومەتیش بەرنامەیەکی ئەو تۆی بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکە و دابینکردنی ئاو بۆ ئەو خێزانانە نییە کە تا ئێستا پشتیان بە ئاوی ژێر زەوی بەسووە سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق